دموکراتین کنگرسی دیویژن لها فاتن لسردستی شانکرنا سروکی انجمن نونران فدیه بو جوکومارین تون ریرا خانمك أمريكية عندما داعش دبيجا مجيء ويها تقوششتنو دفازا لأمريكا ولا جزاكرين والريبري فاتيكان دبيجا شرنين وكا لأوكرانيا تاوان دجي خدا ومروفانيين سلاف وريزو بخير هاتن برنامج كورت كونكشن جدنجي أمريكا لواشنطن حفتي سبيدا رجا سيشمي أفا داخل شمو هيفين دما خوش جوارا دكان دو شمي سروكي نوي انجمن نونرين كونغرسا أمريكي كيفن ماكارتي دز بأركي خوا كر بدرباس كرنا أستانجيا يكم دماكو جواتي باكيتك بجراندي ديار دكا كادي كوماري تشاوا حكمرانيا انجمن بكن داد دانگدانا لسر نخشرية كو جهلا اندامي ديمقراط جم ماكغوفرن وكافيديا رازگرین تندرین امریکا را هاتی بنافکرین پشتی هفتیا کا پری آلوزی بود دیروکا انجمن نونراندا مکارتی هات دست نشان کرین پشتی 15 گرن دنگدانی دمی 4 روزاندا کمارین کو پرانین نهاد جوات د دیویژن نبتنی به سروبری یا سیاسی لواشنطن هبو لدیسان د جوات نونران بخدا لچن سالین کو دموکرات کنترولوانا دکر دموکرات دیویژن لها فاتنا لسر دست نشان کرنا مکارتی رول جواتی لاواز کریا و جبردانان بو جکمارین هری تندریرا باشا لسر چوانیا کاری جواتا نونران یا کنگرس امریکی لدمی دهاتی بالن صالح بتر زانیاریان ددا بالن فرمو سپاس البته دشت البجاردنی مکارتی کیون مکارتی وکسروچی نوی انجمنی نونرانی امریکا کاری چی آسان بوبیت هر چندان جار دنگدان کرا حتی توانی سرکوتن بدز بیانه البته ام سالانه آینده لبردم مکارتی در سال چهروا آسان نبنو با آسانی تینا پر مهموش تیشی با آسانی با نه بدستوا بتابتی لبردو کاری سرچی یکیشان اون نکوشی که ناو کماری کان دهه و تایبتیج لسر خودی مکارتی خالی دو همی جویه که هشتا کارنامه سروک بایدن 2 سالی تری ماوا با جبهه کردن بلام نکولی لو ناکریه پسند کردنی یاسای برابرنی کنگرس به یک شکل سرکوتنکان دادن ره با مکارتی. گەلی ئەمریکا کۆماریەکانی هەڵبژاردووە بۆ ئەنجومەنی نوێنەران تا کاروبارەکانی ئەنجومەنی نوێنەران ڕێک بخات ئەمەش لە ڕێی گۆڕانکاری سەرەکیەوە دەبێت لە بەڕێوەبردنی ئەنجومەندا بۆ دڵنیابوون لەوەی عەقڵی داراییمان هەبێت لە کۆنگرێسدا گەڕانەوەی بەڕێوەبردنی بوجە بۆ دەیان ساڵ هەبووە بەر لەوەی دموکراتەکان لای بدەن کۆماریەکان بەردەوام جەخت دەکەنەوە لەوەی کە لەم چەند ساڵی ڕابردوودا بەردێک نەخراوەتە سەر بەردێک لە کۆنگرێسی ئەمریکادا بۆ خزمەتکردنی هاوڵاتیان و چارەسەرکردنی کێشەکان ئەلبەتە لەمەدا وەکو بڵێ توانجێک دەگرن لە سەرۆکایەتی پێشووی ئەنجومەنی نوێنەران و هەروەها بەڕێوەبەرایەتیەکەی سەرۆک بایدن. ناوڕۆکی ئەم توێژانەی هەفتەی ڕابردوو ڕوون و ئاشکرا بوون بە دڵنیاییەوە لای ئێمەوە واشنتن تێکشکێنراوە جا نەک هەر واشنتن بەڵکو شێوەی بەڕێوەبردنی کاروبارەکانی ئەنجومەنی نوێنەرانیش لە چەند ساڵی ڕابردوودا بەو شێوەیە نەبووە کێشەکانی هاوڵاتیان چارەسەر بکات بەڵکو کێشەی زیاتریش ڕوبەڕووی خێزان ئەمریکیەکان بوونێتەوە بەهۆی ئەو بڕیارانەی بە واژووی سەرۆک بایدنەوە هاتوونەتە ناو کۆنگرێس. لەم شەڕ و ناکۆچی سیاسیانەی ناو کۆنگرێسی ئەمریکادا دیموکراتەکانیش ئەلبەت لە ئێستادا جەخت لەوە دەکەنەوە کە پارتی کۆماریەکان ئەو لایەنە سیاسیە نەماوە کە جاران هەبوو بەڵکو ئایدۆلۆژیایەکی دیاریکراو لە ئێستادا باڵی گرتووە بەسەر یاخ باڵی کێشاوە بەسەر کۆماریەکاندا ئەلبەت ئەمەش وەک ئاماژەیەک بەو ڕوانینەی کە دانڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا هەیبوو لەژێر دروشمی جارێکی تر ئەمریکا مەزن دەکەینەوە.
ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕوون و ئاشکرا بووە ئەوەیە پارتی کۆماریەکان بەدەستی ئەوانە ڕفێنراوە کە بەلایانی ئەمریکا مەزن دەکەنەوە ناودێر دەکرێن. ئەو لایەنە بایخ بە بەڕێوەبردن نادەن بەڵکو بایخ بەخۆ بە زلزانین دەدەن لایەنێکە لە بەردانواندن نازانێت تەنها دەسەڵات و هێزی خۆی دەناسێت لایەنێکە نایەوێت خەڵک بخاتە پێش سیاسەتکردنەوە بەڵکو خواستە سیاسەکانی خۆیان لە سروی ئەو خەڵکەوە دەبینن کە دەبێت خزمەتیان بکەین. هەڵبەتە لەگەڵ ئەوەشدا کە سەرەتا ئاماژەمان پێکرد پەسەندکردنی کاروبار یاخو بەڕێوەبردنی کاروبارەکانی ئەنجومەنی نوێنەران دەشێت وەک سەرکەوترێک لێ بڕوانرێ بۆ کەڤن مەکارتی بەڵام ئەمە بەو مانایە نییە ئیدی هەموو شتەکان ئاسان دەبن لە بەردەمیدا. لەو ڕوانگەیەوە کە بە پێی ڕێوشۆنە نوێیەکان دەبێت ئەندامانی کۆنگرێس هەر هەمویان لە هۆڵی کۆنگرێسدا ئامادەبن کاتێ دەنگدان دەکرێت بۆ هەر بەرنووسێک لەو بەرنووسانەی کە دەچێتە بەردەمیان. ئەلبەتە بەپی ئەم ڕێوشۆنە نوێیانە یەکێ لە بەندەکانی کە هەڵوەشێنرایەوە لەسەر وەختی نانسی پیلۆسی سەرۆکی پێشووی ئەنجومەنی نوێنەراندا پەسەندکرا ئەوە بۆ ئەندامانی کۆنگرێس یاخۆ ئەندامانی ئەنجومەنی نوێنەران دەیانتوانی لە شوێنی خۆیانەوە لە دوورەوە دەنگ بدەن بە هەر بەرنووسێک کە دەیانەوێت. دەخیل سپاس بەڵێن ساڵح هاوکارمان ڕاستەخۆ لەگەڵمان بوو. نەهاک و سەرۆکی ئەنجومەنی نوێنەران کەڤن مەکارتی سووندا دەست بە کاربوونی خواریە قانوندانەرن کۆماری وێ چ ئەژندەی پەیرەو بکن. ئەمێ دەوێ راپۆرتێدا بەرێخوا بدنێ کە ئەو دخوازن چ بکن و کۆنترۆل و هەفسەنگیên وان یەن پلانکری لە هەمبەر کارێ ڕێڤەبەریا سەرۆک جۆ بایدن وێ چاوابە. کارەکە چوار ڕۆژی لە ناکۆچی توندخایان بەڵام چەکوشی هاوڵاتیان وا ئێستا بەدەست کێڤن مەکارتی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکاوەیە. ئێمە لێپێچینەوە لەم بێسەرەوبەریە دەکەین هەر لە مەسلەی کشانەوە لە ئەفغانستان هەتا دەگاتە سەرچاوەکانی کۆڤید و هەروەها مەسلەی پڕچەکردنی بیرۆی لێکۆڵینەوەی فێدراڵی. پۆستە نوێیەکەی مەکارتی لە دەسەڵاتدا لە دوای کۆمەڵێک سازشکردن هات بۆ ڕەخنەگرانی ئەوانەی ئێستا ڕابەرایەتیەکەی پێکدێنن. ئێمە وا دەگەڕێنەوە بۆ ڕێسای بەر لە پێلۆسی ئەوەی لە ساڵی 1910 زاینیەوە کاری پێکراوە. من پێم وانەیە کە بە هیچ جۆرێک ئەوە مەسلەیەک بێت لەبارەی خوڵقاندنی پەشێوی ئەوە. تەنانەت ئەگەر یەکریزی بەرقەرار بێت دەبێت سەرۆکی نوێی ئەنجومەنی نوێنەران ڕێگەچارە بدۆزێتەوە بۆ دانوستانکردن لەگەڵ بەڕێوەبەراتی بایدن لەسەر مەسەلە ئاڵۆزەکانی وەک کۆچبەری و کەمکردنەوەی خەرجیەکان. مەسەلەکە سەبارەتە بە دڵنیابوون لەوەی کە ئێمە بودجەیەکمان هەبێت و لەسەری ڕێک بکەوین و بەردەوام خەرجیەکانیان زیاد نەکەین بەڵام دواتر خۆمان لەگەڵ ئەو بودجەیە بگونجێنین. سەرۆک جۆ بایدن لە ڕاگەیاندراوێکدا پیرۆزبایی لە کێڤن مەکارتی کرد و گوتی ئەو ئامادەیە لەگەڵ کۆماریەکان کار بکات کاتێک ئەو بتوانێت. هاوکات کۆماریەکانی ئەنجومەنی نوێنەران لای خۆیانەوە سوورن لەسەر ئەوەی لێکۆڵینەوە بکەن لە بەڕێوەبەراتی سەرۆک بایدن و هەروەها لەسەر سەوداکانی کارداری خێزانەکەشی. من دەڕوانمە ئایندا بۆ سەرڕێژکردنی کارنامەی دەستکەوتە گەورەکانی بایدن جاگەر کێڤن مەکارتی دەخوازێت زمینەیەکی هاوبەش لەو بارەیەوە بدوزێتەوە ئەوە کۆماریەکان هاوبەشانیان لە نێو دیموکراتەکانی ئەنجومەنی نوێنەراندا دەبێت. لەسەر شەقامەکانی واشنگتن ئەمریکایەکان ڕای خۆیان بۆ دەنگی ئەمریکا لەسەر پێکهاتەی نوێی کۆنگرس دەربڕی. وەک دموکراتێک من زۆر خۆشحاڵ نیم سەبارەت بە ڕابەرایەتی نوێ بەڵام هیواخوازم کە ئەوان بتوانن ڕێگەیەک بدۆزنەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەوانەی ڕوبەڕووی وڵاتەکەمان دەبنەوە. من گۆڕانێکی زۆر لە سیاسەتی دەرەچیدا بەدی ناکەم. پێم وایە کۆماریەکان بۆ زڵاوکردنی کۆچبەرانی نایاسایی توانای دارایی بەکاربهێنن. ئەمانە بابەتی هەستیارن و دەتوانرێت بکرێنە دانوستانی سەخت لەبەرەوەی کۆماریەکان لە ئێستادا ژمارەیان کەمێک لە دیموکراتەکان زیاترە کە 222 بەرامبەر 212 ئەندامە لە 118مین دانیشتنی نوێی کۆنگرس. بۆ ڤێرۆنیکا بالدێراس ئێگلیسیاس سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری.
لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. ئایەتوڵە عەلی خامنەئی ڕێبەری باڵای ئێران ڕۆژی دووشەمە داوا لەلایەن پەیوەندیدارەکان کرد کە بە شێوەیەکی تند و دادپەروەرانە مامەڵە لەگەڵ نەڕەزایەتیە بەردەوامەکانی سەرتاسەری وڵات بکەن. ئایەتوڵە عەلی خامنەئی وتیشی خۆپیشاندەران لەوانە ئەوانەی کە ئاگریان لە باڵەخانە گشتیەکان بەرداوە بێگومان خیانەتیان کردووە. ئەمەش تاوانێکە لە کوماری ئیسلامی ئێراندا سزای لە سێدەرادانی لەسرە. ڕێبەری باڵای ئێران دووبارەی کردووە کە زلهێزە بیانی نائارامیەکانیان وروژاندووە بەبێ ئەوەی بەڵگەی پشتگیری لەو ئیدعاانە بخاتە ڕوو. لێدوانەکانی خامنەئی ئەبێ بەهۆی ئەوە کە دەسەڵاتداران درێژە بە سزای تند بەسەر دەستگیرکراوەکان دابنین. لە سەرەتای دەستپێکردنی خۆپیشاندەرەکانەوە لە لایەنی کەم 4 کەس لە سێدارە دراون. ئەمەش دوای دادگایکردنی خێرا و داخراوەکان لەسەر ئاستی نێونەتەویش ڕخنەی لێگیراوە. بەپێی چالاکوانانی مافی مرۆڤ لە خۆپیشاندانی چەند مانگی ڕابردوودا لە ئەنیکەم 519 کەس کوژراون، زیاتر لە 19,200 کەسی دیکەش دەستگیر کراون. بۆ شرۆڤەکردن و تێگەشتنە ڕاگەهاندنە ڕێبەری ئۆلیی ئیرانی ئایەتوڵە عەلی خامنەئی ئەمێ میێڤانداریە برێز ئازاد کوردی ڕۆژنامەوان لە بەلجیکا بکەن. کاکی ئازاد دەم باش سوپاس بۆ دەمێوە تێگەشتنەوەش بۆ گوتنین خامنەئی چییە؟ سپاس دکەم ji bo ve û hemû temaşevanên dengê Amerîka. Di rastî de yakum me Xameneî vê carê dît rû û sîma dîktatorekê perîşan û nigeran bû ku pir mandî bû û pir nigeran bû. Lê hevdem li gel vê yekê ku xwek dîktatoreke şikestxarî nedidît ji ber ku hesta tevehumê li cem dîktatorên mîna wî دیروکه داو قازیده بو حتی دقیقه آخرش خوب سرکفتی دبینن. لذا راستی دو گوتنی ویدا د نوارو کا گوتنی ویدا د رفتاری ویدا د جهویه که عجیب هبو کو نشان داده پر نگرانو و لنزیک و دزانه کو روشا وید استان او خودا حتی د استان صلات د چقاس لوازه جبرکو جوهر و نواروکا گوتناوی ویک نشان داده کو کسی نزیک ویجی پشگیری آوی ناکن لما گله به بالکشی بله یک تدگاه کو و پتر تندو تیجی لبرانبر خوبشاندانان لورن کرن به هر بال عودی بیجا بگمان یعنی پیوک بکار ایناش بو خوبشانداران لناو خوی ایران بگشتی پیوک خیانت دگوت دبیجا او کس خیانت کارن یعنی او خیانت بی ولاتی دکن ده حاله که دا او حوالاتین لگور هر قانون بنگهین یا رژیم اسلامی ایران جی حوالاتی مافیه که هی کو خۆپیشاندانێ بکەن دژی دەسەڵاتی ناڕزایەتی خۆ دەرببرن و نیشان بدەن لێ لە گۆربەیەکی ئەوان خیانەتبار خیانەتکار تۆمەتبار دەکە ji bo ku bikare destê celad û desەڵatdarî xwe dê hov pê avala veke û dezgeha dadperverane ya rejimê veke ji bo ku bikarin xelkî gelek bihêsanî li dar ve bikin û جنایتان بخلقینه و بآسانی یعنی توان خیانتی جزایوی لسدردان لدار فکرنا یعنی که ازت اون چه آگاهداری نوحنا لسرگرتنا لوان روزا گرتنا خو پیشاندران لوان چند روزان یاکو هي حتی ویگا یعنی پیلا دست بسرکردن و گرتنا بردوامه به راوستان اف کسی کو بهنا چالاکبون د خوپشاندانان دا ارگانیزه کردن آن ریخستن خوپشاندانان دا هبوه و دناب جواک دا رولک هبونه جبو کو خلق بشداری خوپشاندان و ناراض او شورشی به شورش جینا لحمو استک دا لباجار به باجار ایرانی به تایبتی حمو تنگرتن ل پیلا گرتنان لهرمن وک کردستان و بلوچستان پر زیاده تره جبر کو حتی وی گاویجی او ده هرم آستا خوپشاندانان گلک برفرحتره لیل باجار دن ایران جی تدبینه او کسین کو رول آوان هبویه د سوسیال تبنا جواکی یعنی سوسیال مدیا
وحتى دراء گشتی دا با آوایی که باندور هبون لسر رخصنا حمود تنگرتن دوارد جزاین گران هاتن خواستن. بله اکی آزاد یعنی افتا تاکتیکن کو حکومت ایران رژیم ایرانی بکارد اینا جبو گرتن و جزا کرنا خو پیشاندران یعنی دوی جواکان نفرتوی چه هلوست هم بری هبا. جواکا نافدلتی بو یکمین جار پشتی 40 سالان دستلاتداری رژیم اسلامی ایرانی مرود دکاره بیجه یعنی پرانیا شروعکارین سیاسی پسپورین سیاسی جی گلک دل خوشم بوا هلوستین کو وی داوی هات نگرتن لبر رژیم ایرانی لی تبینی آنها و کو او هلوست گلک درنگ بون جبو کو نپیویز بو او قاس خوینه حوالاتیان به رجاندن لگل کو جبر کو او خوینه نبا قربانی تجارت و سودای آبوری اکونومی و دیپلماتیک نبر او ولاتانه دا لی او آوایک لآوایان جدل خوشیه کو ولات جهان بود پشت 40 سالان راستی ناوخوی جواک ایران فهم کردن کو خلق چقاس ناراضیه جوید صلاته به همو آوایکی و دو خازه جوید صلاته درباز ببا لی هفدم خلق نگران اجویه که جید بین مرو حتی دو بمباران پهباد ایران کل حریم کردستان اللي دیجین هزین سیاسی کردی هات نکردن کردی روشلات و اوکراینیا او پهبان که رژیم ایران دان روسیه او به وی ری داجی هزین روشلات کردستان اللي حریم کردستان بمباران کردن به پهبادان بشک زیده و پهبادانه به شرکت امریکایی هات نفروتن او جی رخنه یعنی مرو فهمنا که او سیاست دوالیه العالیه که بایکوت دورپیچن آبوری سیاسی لسر ایرانی لایه که دنجی امریکا دبی لیکولینه بکه جویه که کچاوا او آلاف هاتنا فروتن و گشت نداشتن رژیم ایرانی که بکاره خود تیار بکه و به پهبادان اولهی اوکراینیا اولهی کردان و حتی هزین کردی لعوه که هزه که مجد میدانی لقودا سیاسی ایرانی دا به خطر دا او جواب بمباران بکه که ازت متخص لدعویش دا بپرسم یعنی افچن مهن خبشان دانان و لگو روان ویدیوی دیگه هنما جناف ایرانی نیشان هندیه که هنک گوهرین هنک آزادی لإيراني پیدا بونه بدست هاتنا بدست کتنا لگور من نيرين جدا جدا هنا لبرا من خلق وك خوا وك تاككس حتى أصلك أو آزاديانه هبون لرژیم ایرانی حتى ويغاوي يعني مترك جي پاشكشه لوا پرانسيپ خو نكرنا لهري داويج دو سروك دزگاه دا سرود دادگاه دادواریا اوه که لتهران را گهان و فرمان داده جی پولیس و هزین دولتی که به همه اوه که لدیجی او کسی که حجاب خود در دخن در کبن او یک نشان داده که واچه پاشکشه نکریه جبر که اگر پاشکشه هات با کرن خامنه ای اعلان کربا یعنی سروک دا صلاتدار سرکی و رژیم خامنه ای یدن همه کارتون اگر پاشکشه که با اگر هنده گوهردن چه ببان دا خامنه خامنه ای نورمال همه خس چاوان بو چاونهر بو او لگوتنه ویدا در که ولی تشتکی وسط نب بريز آزاد كردي روجنامه‌وان جبل چیکا بدنگی امریکا رابو سپاس رجا دکم روز باش دنگ امریکا جافکانی کا په باوریان و چاو آگاهیان برای مالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوب دم پزانین و نوچین جهانه لی ترکیه سر دوزگر کماری دادگاه بلند نیرینا خواج سازیا قانونا بنگهین نیشان دا که چما دخوازه هدپی پارتیا سر بکردان قدخه بکه گلو چه اوفیسا دوزگر و سازیا دستورا بنگهین درکتنه پیامری دنگی امریکا ایوب دمیر جانگری بمره ایوب دم باش يعني تباري خدا في مجاري تتكالي تش مرة بيجي تش وان اوفيسا دركتيا لسر مسألة قرتن وقد ذكرنا هدفي
دخیل ده هفته اداره 2021 دا دیسا سردوزگری کوماری یا ترکیه جبو گرتنا HDP جخوا سری لوی محکمه کو پشمدا انا جیدگره لوی دری دابو و پشتی دمکا دریج انا ایرو لوی دری ساعت دهان دا سردوزگری کوماری بکیر شاهین هاتوی دری کو سدما گرتنا HDP چیه چینینه لوی دری پاراستنا خوکر لوی دری یعنی پشتی پاراستنی درکت داخوینی اکسیدا بکیر شاهین گوت کو HDP وقت مینا پارتیا کاکو جبو رخصتنا ترور لشکر دابیندکه بوی شوازی پناسه کر پشتی ویجی جوه درباس بوند لوی دری بری کو بوشان چکر یعنی بری وی دری گله کس هاتبون کو پشکری بدن کو HDP وره گرتن گله کس لوی دری بوند سا حقوقناس بوند رخصتنی تایبت بوند راستی وی دری دا تشتی کو درکتن پشت کارم بیجم کو یعنی جوی شونداتر بکیر شاین جوه پاراستنا خواه کر جوی شونداتر و خطکا دن درکده پیش بله ایوب اگر او سازی بریاری بدن کو HDP وره گرتن پروسه گرتنی وی چاوا دا انا پروسه گرتنی پشتی کو پاراستنا سردوزگاری کوماری هاته کرن رایدارین HDP و لوی دری پاراستنا خواه بکن سدما کو پارتیوان نهی گرتن پشتی ویجی محکمه یعنی ماکزاگونی و پاراستنی و بشینه راپورتور پیشی ویا و بکه اوایه که راپور درخینه پاشی داخلی و محکمه هانه بکه و پشتی ویجی چخواه محکمه و ویا بگره آنجی بیا یعنی شیخ سه خط درد کردن پیش محکمه و یان HDP تباهی بگره آنجی محکمه و بیجه کو HDP بلا نهی گرتن هن کس ورن قدخه کرن آنجی دکاره بیجه کو بله بلا کسی قدخه نبن ام بیجن پریکو آلیکاریا کو HDP دگره بلا وره قد کرن و سه خالا دکاره بریاد یعنی اوانا تواجی دناف مهکی داوی دیار ببن بتگاشتنا گشتی ایوب تگاشتنا گشتی در ترکیه دناف کردادا دناف سیاست وانا دا کی جوان سه خالان بتر پیش بینی های و چه ببا راستی تدی و دری دا HDP یا رایدارین HDP جی ملگل وانجی قصه کرد گله کسانجی قصه کرد دبیجین کو لسر محکمه روشکا سیاسی خود دیار که یعنی دستلاتی جبو ویجی هکه به محکمه و گریدایی با پیکان نیم بکو پارتی HDP بیگرتن لی تواهی دکارم بیجم کو تواهی لسر اوینه HDP و تواهی وره گرتن ایوب دمیر په امیر دنګ امریکا انکاری به من رابوگل که سپاس ایوب لا چاپی کوتنی کی دگمندا لا کمپی روش تایبت به گیراوکانی داعش لسوریا که للایان هیزا کردیکانی هاو پیمانانی امریکا و دست بسره هودا مسنه دلیتن للایان بازرگانانی آنلاین و مشکی شوردراوه بو اوی لسالی 2014 پیوندی بو گروپا تیروریستی داعش بکاتو لهموش تیکش پشیمانه جگا لکرگنجکی نبی ژنێک لە تەمەنی 20 ساڵیدا لە ویلایەتی ئەلەباماوە هەڵاتۆ و پەیوەندی بە گروپی دەوڵەتی ئیسلامیەوە کردووە و لەگەڵ یەکێک لە چەکدارەکاندا منداڵیشی بووە و دەڵێت هێشتا هیوادارە بگەڕێتەوە بۆ ئەمریکا و ئەگەر پێویست بوو ماوەی زیندانیکردن بەسەر دەبات و داکۆکی دەکات لە دژی توندڕەوەکان. دەزانی کە ئەمریکا دەڵێت نایەنەوێت تیرۆریستان بگەڕێنەوە بە وڵاتەکانیان بەڵام ئەو کەسانی کە بە تەواوی وەریان گرتووە ئەوانە بوون کە تۆمەتبار کرابوون بە پشتیوانکردن لە تیرۆریان لە ڕاستیدا تیرۆریست بوون. دەزانی بۆیە من هەمیشە وتومە ئەگەر پێویست بکات لە زیندان بمێنمەوە کاتی خۆم بەسەر ببەم ئەوە دەمێنمەوە بەڵام من دژی ئەوە شەڕ ناکەم. ئەو لێدوانە لە چاوپێکەوتنە جیاوازەکاندا دووبارە دەکاتەوە و هەر لەو کاتەوەی لە سەرەتای ساڵی 2009دا لە یەکێک لە دوایین ناوچەکانی ژێردەسەڵاتی توندڕەوەکان لە سووریا هەڵاتووە. بەڵام 4 ساڵ پێشتر لە لووتکەی دەسەڵاتی توندڕەوەکاندا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ بوسفید نیوز پشتگیەکی پڕ لە جۆشی بۆ ئەوان دەربڕیوە. لە شوێنە زۆر ناتەندروستەکاندا دەخەوتین لە ژیانمدا ئەو جۆرە پیسیم نەبینیوە 100 ژن و 2 هێندەی زیاتر منداڵ هەبوون لە ناوەوە ڕاکەڕاکەیان بووە ژاوەژاوێکی زۆر و جێگەی پیس و پۆخەڵ. لە تویتەکانی ساڵی 2015دا داوای لە ئەمریکیەکان کردو بچنە ناو داعشەوە و هێرش لە ئەمریکا ئەنجام بدەن پێشنیاری تەقەکردنی لە ڕێگەی ئۆتۆمبیلەوە یان بە ئۆتۆمبیلەوە خۆیان بکەن بە قەرەباڵغی جەژنە نیشتیمانیەکاندا.
بێگومان پەشیمانم لە هاتنم بۆ ئێرە. دەزانی ئەگەر بتوانم ئەو کاتە بگەڕێنمەوە وەربگرمەوە بەدڵ دەمگەڕانەوە. دەزانی هەرگیز لەگەڵ ئایدۆلۆژیای داعش هاوڕا نەبووم و هەرگیز هاوسۆزی هێرشەکانیان نەبووم و لەگەڵ ئەجندا و شتەکانی ئەواندا نەبووم. هودا لە ویلایەتی نیوجرسی لەدایک بۆ لە خێزانێکی کۆچبەری یەمەنی و پاساپۆرتی ئەمریکی هەبووە. لە ماڵێکی موسڵمانە کۆنەپارێزەکاندا لە شاری هوڤەر لە ویلایەتی ئەلەباما ژیاون و لەوێ گەورە بووە. لە ساڵی 2014دا بە خێزانەکەی وتووە کە دەڕوات بۆ گەشتێکی قوتابخانە، بەڵام بە فڕۆکە بەرەو تووشیا ڕۆیشتووە و پەڕیوەتەوە بۆ سووریا. پارەی گەشتەکەی بە چەکی کرێی خوێندن دابین کردووە کە بەنیهێنی کردوونی بەدکاش. تەنانەت لێرەش لە ئێستادا ناتوانم بە تەواوەتی هەموو ئەو شتانە بڵێم کە دەمەوێت بڵێم، بەڵام کاتێک ڕۆیشتم دەیکەم من داکۆکی کارێک دەبم لە دژی ئەمە. خۆزگە بتوانم یارمەتی قوربانیانی داعش لە ڕۆژ ئاوا بدەم بۆ ئەوەی لە داعش تێبگەن کە کەسێکی وەک من بەشێک نەبووەلەوە. دەزانی منیش قوربانی داعشم، دەزانم خەڵقێکی زۆر حەز ناکەن ئەوە ببیستن، بەڵام چی بکەم؟ تاکە ڕێگای ڕزگاربوون هاوسەرگیری بووە لەگەڵ یەکێک لە چەکدارە توندڕەوەکاندا. لە کۆتاییدا هاوسەرگیری کردو و 3 جار هاوسەرگیری کردووە. 2 هاوسەرەکەی یەکەمی لە نێوانیاندا باوکی کوڕەکەی لە شەڕدا کوژراون. ئەو گروپە توندڕەوە کە بە داعشش ناسراوە چیتر هیچ خاچێکی لە سووریا و عێراق لەژێر دەسەڵاتدا نەماوە، بەڵام بەردەوامە لە هێرشە لە ناکاوەکانی لە خودی کەمپەکانیشدا لایەنگریان هەیە. هودا دەڵێت هێشتا دەترسم قسە بکەم، دەترسم تۆڵەم لێ بکەنەوە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا. هەر لەوێ هەرێمی بەهای دۆلاران و لە هەرێمن و لە هەمبەر پەرەی چەند وڵاتی ڕۆژهەڵاتان ناوین هەرتی و بلند دەبە. بانکی ناوەندیان وان وڵاتان بەهای دۆلاران ڤە دەبڕن لێ دیسان لە بازاران ئەو زوو تێگوهارتن. راپۆرت هەنەک و هەنە کەسجی هەنە هەوڵ دەدەن دۆلاری بکڕن و پاش دەست بکەن. ئەڤە ڕەوشە ئابووریە خراپە خەڵکی خراپتر دکە لێ کوبانی و خەڵک گازندێ دوێ بێ سەروبەریە ئابووری دکە. پامێنێ دەنگی ئەمریکا محمود باری بچەند کەسان ڕا ئاخفتیە. بلندبوونا نرخê dolar li hember lêreya Sûrî rewşa jiyanî ya welatiyên Bakur û Rojhilatê Sûriyê giran dike. Got bi bilindbûna nirxê dolara bihaya kirîn û firotinê jî radibe. Lewma xelkê Kobanê ji ber vê yekê bigazincin. Ehmed Ebereş welatiyekî Kobanê ji dengê Amerîka ra behsa zehmetiyên jiyana xwe kir û got گۆموچەین خەلکێ bi lêreya Sûriye lêkirîn û firotin tev bi dolar e û ev yek jî nehevsengiyê çê dike. معاش عمل امين يومي برا 20000 بس 20000 ناس دولار این دوره شکل دکره پیش شکنه اسعار کی دبل دبنه کو دلار صد کوتی روز به اونو پنس کو دو بینه سر کو دلار دم داد کوي کسی داخل تنه این هم دخون شک حلا گفت شروع ورد دنیا یعنی معاش ملت به دلار به معاش عامله به دلار به هەروەها ji بۆ bazirganan jî bandoreke neyînî heye. Bazirganê Kobanê bilind Mustafa dibêje got herêm dorpêşkirî ye û nehêsan e got kel û pel derbasî herêmê bibin û diyar kir got tiştên xwe tev bi dolar dikirin lê bi pereyên Sûrî jî difiroşin û ji ber bihabûna dolar ya bênavber ziyana aborî li wan dibe. منطقة حصار زيادة ملت هناكي شكورتنا شغلتنا يعني ملت معيشات زحمت بالجامعة ودولار بدي أم بدولار تينن بالسوري جي دفروشن يعني تأثير لما جي دبي هێجایی gotinê got cara yekê ye nirxê $1 Emerîkî asta 6000 li hember lêreya Sûrî derbas dike û vê yekê bixwe rewşeke xizaniyê di nava xelkê da belav kiriye. Ji ber got di navber wergirtina mûçeyan bi lêreya Sûrî û xerçkirina bi dolarê Emerîkî hevsengî çê nabe. محمود بالی دنگی امریکا کوبانی گلو سەدەمێ vê bê serûberiya aborî bilindbûna nirxê dolar çiyekî dikare vê krîzê çareser bike. Birêz Musellem Talas lê kolerê navendê geşepêdanê ya Almanî li Bonê ve mereya dem başkekî Musellem yani tu bêjî eger te guhdara raportê kiribe tu bêjî sedemên ku bihaya dolar bilind bibe û bibe sedemê ku rewşa aboriya herêmê û ya xelkê bi giştî xirab bibe ji ber çi ye? امکان به سبب گریدای دلار بخواد او سبب جی روشا خلکه دا یعنی دلار بخوا یعنی بلند به لمبر لیرا سوریه چنکو روشا یعنی سازیه ابوریه سوریه خرابه 10 سال دلار ج 5
يعني دولارك 5 ليرة نهابو 6500 داوي يعني نوچين داوي ابجريداي يعني دهات خواجهي سوري هر سال شنداد چه و كيمانيات بوچه حكومت سال به سال حكومت هر پری سوری چاپ دیگه دادخینه بازار با دیره نرخ دراوی سوری دا کهون و لهمبر ویجی دهات خلقی پرانی خلقی سوری دهات وان سینوردار و دا کتیه یعنی هر کس سرموچه جیان خودر باستکن یعنی تکانی بیجی سوری مهانه مالباتکش 5 کسان دور 3 میلیون حتی 4 میلیون لیره پی گرگن جیان خو مهانه در باسکن نورمال جیان لتشتی هی لهریم رژیمه موچه دور 150,000 لهریم ریبری خسر تبه دور 400,000 حتی داوی تکانی و موچه سدی 10 حتی 25 مصرف خلقی دنقمینه ده حتی دیگه روش نکو کس یعنی موچه یوان تنه تیره چونو هاتنا جی کار و وگره دیگه یعنی روش بی رنگیه بله باشا كاكي مسلم يعني راسا يعني الصالين هزار نصدو ونوتو شش ونوتو حفت ونوتو هشتي أزبقى للسوريا أبو ومديك وما دولار ببنجي ليرابو يعني دولار ببنجي ليرابو ليري سوري بو نهاك بويا شش صال يعني چند قاد بويا ليه يك دي برسا قالوا هيزا وي ليري سوري آكريني تشا دكاري هاف بربكي لوي دمي كدمي بنجابو نها ب شش صادية هار دولار يعني هيزا كريني يعني تكاني ببيجي وجه مثلا موچه خلقی در دور 8,000 ب 8,000 خلقی کانو بجیانه خود درباز کرا مهانه يعني آنها خلق نکنه دور يعني از دبیجم 3 میلیون لهنک هناك دبیجن 4 میلیون لیره يعني 8,000 وجهه باشا كارمندك حكومتي مع مستاق انها كارمندك حكومتي مع مستاق انها لسوريا چندي وردقرا پر بجم حكومت 150,000 ليره سوريا و جيره بي تي في هي كدوره 4 مليون ورقري حتى كما انا جيانا خضر باز يعني سدي كيمي ده يعني كيمي ده تشتي بي تي في قدبي تشتكي هري بالزحمات هالبتاك هافري نابع اگر قلتنا خص الراس بكم كيكي مسلمكم قلتي بشش صدى انها بشش هزاريه ببوري هار دولارك لدما كيكو ليه كيكي مسلم دخواز بفرسم يعني ما الرابورت خدها بيس يكج كاسين كو دعا خفت بحث هندي ديكا كوتشاوا موچا وكار وكارداري الجوان را بليري سوريا لي كرينو فروتن بالدولاريا يعني ابجي صدمي هندي يكون او روشا خرابتر ببقى خلقي قشتي شخوار مشتركات يعني دهات خلقي وقت موجود سنور داره يعني بتيبتي كسي خدي موچه چمكو او دهات اخا موچه اخا مهانه بليره سوريا وردگرن او سنور داره يعني نيغيراتن زوزو وهمان دمه داجي ريال دولار وكري يعني نه تل ريال دولار وكري چروكا سوري دكاتن ورابونا دولار غريداي بالاستكفان بازار دولار دليزن او الاستكفان يعني مزن غريداي الريجيم يبخال يعني او قال لك روشه ابوري خرابه لقالك ليستكي بازرگان دراوا اي نزيكي حكومات هر دمك ليسكي بيرنگي دكن جبو سوديش خرا واغرن يعني اوجي كور دكن هل بلد العراق يجي كاكي مسلم العراق يجي افكي شهايا ايرو لغورا عندك بيعملكو ايرو غاشتين لشونا 1450 ديناري مهمبر $100 نهابويا 1600 بتر العراق يجي هالوصايا يعني أمدو خازم يعني بزعن لهريم كردان للروش آفا چندی او کاریگریا مثلا هندی کو خلق دلار دکرا يعني حکومت هندك لیستیکا وقتی گوتی در دخن جبو دلار بین جام خلق جی دیاره لبازار دلار دکرا خورا پاش دست کا پاش روش دکا کیه بکاره بانکا نافندی يعني کیه بکاره وینا چاره سر بکا کیه بکاره وی روشی هاتا راده کی راگرا يا كم بريارك السياسي جرجع هجركو بخازن في مسألة راجران يعني أدبيم يعني قابا مشتركو بازرگان إنجريداي بحكومات بخدا في لسكي دكين أو تي واتايكم يعني بريارك السياسي الجم حكومات نافندي تنه كو في لسكي بسكني وحكومات يعني هم في لسكي بيش داده وهرجي سوديا وردقري ليه هري ميري بريا خسر
هرم وبالريبريا خسر يعني ده أستنج لبيشوان هنا بيك هي أستنج كسياسية هجر كود داينو ستاندرا روجانا جليرا سوري بقول ابن الدولار تدي هر كرد تومتا يعني عربيا بين انفصال يعني فقطين يدوم لسروانا ببريرا سياسي نكون زوزو بستينن ده همان دميدا يعني برنجي تكنيكي تكوني بقول ابن الدولار لدمك لازم هناك يعني اجمارا كمازنج دولار مازنا جرجت تجبو دولار تيخي شنو ليره جبو داين ستاندنا روجانا لید همان دمه دا اگر ریبره خسر بخوازه به مسئله يعني هنا کی بار لسر کسی دهات اوان سیناردار سوق بکه کوانه وقت کسی کی جکوبانی بود کوانه دهات خلقه امویرات به اندکسیشن يعني جدا بدولار دا گریده يعني هر کو دولار رابو بليرة سورية بدن لهر دولار رابو وك اوتوماتيكي وك اندكس يعني مشين خلقيه بير رابن كون في رنجي بار لسر خلقيه سفك بكل يعني ديارة حكومات بريارة بدها موشين خلقي يجي بلند بك كاريجريا وصا مازن نابا جغي يعني قازان جاوي نابا جوي خلقي كو بحث كن لهري من كردان لباكور رشالاتي سوريا بريز مسلم طلاس لكولاري نافان دا جاشا بيداني يا ألمانيا لباجار بوني بمرة بو أمقلكي سباسيا تتكلم بخير برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرارنگی بمرانه الراية دارين عربستان السعودي دي بيجن حاجة صالانة مكي دي إيصال فقرة آستي بيش بانديميا كورونا وزير حج عمري عربستان السعودي توفيق بن فوزان شافا دوشنبه دي كونفرانس كيدا لباجار جدة راكرنا قدغيان راقهان دناف دا فقر عندنا هجمارة حجيان جبو آستي بري كوفيد 19 سال 2019 دا زدتري 2.4 مليون كس بجداري مراسم حجي بولي دي سال 2020 دا بالتني 1000 هولاتين عربستان السعودي كاريبون بجداري ده حج دابكن ده دوشمه ريبري خريستيانان لفاتيكان باب فرانسيس قوت كو شري لأوكرانيا يعني شر كوتافايا شر مينا شر أوكرانيا كو دفرن سيفيل راستي ويرانكاريه دبن تي ناسكرن وكا تاوان ديجي خدي وتاوان ديجي مروفاتيجي ام في رابورتي ببینیم لێدوانەکانی پاپا فرانسیس لە وتاری ساڵانەیدا بۆ دیبلۆماتکاران لە فاتیکان تێڕوانینێکی گشتیە بۆ دۆخی جیهان کە بە شێوەیەکی نافرمی بە وتاری دۆخی جیهان ناسراوە. پاپا لە وتارەکەیدا لە ڕۆژی دووشەممە سەرەتا باسی لە مەترسی و هەڕەشەی شەڕی ئەتۆمی کرد بە ئاماژەدان بە قەیرانی کوبا لە ساڵی 1962دا وتی بەداخەوە ئەمڕۆژ هەڕەشەی ئەتۆمی سەری هەڵداوەتەوە و جیهان جارێکی تر هەست بە ترس و ناڕەحەتی دەکەن. پاپایەکی باش هەمیشە بیری لە هەڕەشەی شەڕی ئەتۆمی کردوێتەوە کە بەهۆی قەیرانی بەناو موشکی کوباوە لە مانگی دەی ساڵی 1962دا سەری هەڵدا. مرۆڤایەتی تەنها هەنگاوێک لە ناوبردننی خۆی دوور دەبوو ئەگەرنەی سەلماندایە کە دەتوانرێت گفتوگۆ زاڵ بێت بابەر چاوگرتنی کاریگەریە وێرانکارەکانی چەکی ئەتۆمی. بەداخەوە ئەمڕۆژ هەڕەشەی ئەتۆمی سەری هەڵداوەتەوە و جیهان جارێکی دیکە هەست بە ترس و ئازار دەکات. لێرەدا تەنیا دەتوانم دووپاتی بکەمەوە کە بەدەستێنانی چەکی ئەتۆمی بەدڕەفتاریە چونکە وەک یوحەنای 13 تێبینی کردووە. هەرچەندە ئەستەمە باوەڕمان بەوە هەبێت کە کەسێک بوێرێت بەرپرسیارەتی دەستپێکردنی ئەو کوشتنکاریە وێرانکاریە ترسناکە بگرێتە ئەستۆ کە شەڕ بەدوای خۆیدا دەهێنێت. بەڵام نکۆلی لەوەن هەکرێت کە ئاگرەکە دەکرێت بە ڕێکەوت دەست پێ بکات و بارودۆخێکی بێپێشینە شێواز بخڵقێنێت لەژێر هەڕەشەی چەکی ئۆتۆمیدا هەمومان دۆڕاوین. بابا لە وتارەکەیدا باسی لە جەنگی ئۆکرانیا کرد و ئاماژەی بە دەستوری فاتیکان کردووەتی هەموو کردەوەیەکی شەڕ کە ئاراستەی لە ناوبردنی بێجیاوازی تەواوی شارەکان یان ناوچە فراوانەکان لەگەڵ دانیشتوانەکانی دەکرێت تاوانێکە دش خودا و مرۆڤایەتی.
ئەمڕۆ جەنگی جیهانی سێهەم لە جیهانێکی جیهانگیریدا ڕوودەدات کە ململانەکان تەنها هەندێک ناوچەی دیاریکراوی هەسارەکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەگرێتەوە، بەڵام لە ڕاستیدا هەمویان دەگرێتەوە. نزیکترین و نوێترین نمونەش بە دڵنیاییەوە شەڕی ئۆکرانیایە لە دەرئەنجامی مردن و وێرانکاری لەگەڵ هێرشەکانی بۆ سەر ژێرخانی مەدەنی کە دەبێتە هۆی لەدەستدانی ژیانی نەک تەنها بەهۆی تەقە و کردەوەی توندوتیژیەوە، بەڵکو بەهۆی برسێتی و سەرمایی بەستەڵۆکەوە. لە دەستوری ڤاتیکاندا هاتووە وێرانکردنی بێفەرق و جیاوازی تەواوی شارەکان یان ناوچە فراوانەکان لەگەڵ دانیشتوانەکانیان تاوانێکە دژی خودا و مرۆڤایەتی کە شایانی ئیدانەکردنی توندە. هەروەها ناتوانین لە بیرمان بچێت کە شەڕ بە تایبەتی کاریگەری لەسەر ئەو کەسانە هەیە کە ئەو پەڕی لاوازن، منداڵان بە ساڵاچوان، کەم ئەندامان و نیشانی هەتایی لەسەر خێزانەکان بەجێ دەهێڵێت. ئەمڕۆ هەست دەکەم بە ناچاری بانگەوازەکەم نوێ بکەمەوە بۆ کۆتایی هێنان بە دەست بەجێ ئەم ململانیە بێواتایە کە کاریگەریەکانی لە تەواوی ناوچەکاندا هەست پێ دەکرێت، هەروەها لە دەرەوەی ئەوروپاش بەهۆی کاردانەوەکانی لە بوارەکانی بەرەمهێنانی وزە و خۆراک لەسەر و هەمووشیانەوە لە ئەفریقا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. جێی باسە ڤاتیکان زۆر بەڕوونی باسی لە شەڕەکەی ئۆکرانیا کردووە. دوای چەند هەفتەیەک لە دەستپێکردنی داگیرکاریەکانی رووسیا بۆ سەرخاکی ئۆکرانیا، پاپا بانگەوازی بۆ ڤلادیمیر پوتینی سەرۆکی رووسیا دەرکرد و داوای لێکردن لە پێناو خوددا ئەم کۆمەڵکوژیە ڕابگرن. شایان پاشا بۆ راپۆرتی گابریێل پلێری، دەنگی ئەمریکا، واشنگتن. کۆمپانیا گەورەکانی تەکنۆلۆژیا کە بە ئامێر بەستراوەکانن کە گەشتوتە نێزیکەی هەموو لایەنەکانی ژیانی ڕۆژانەی خەڵکی جیهان سرنجی پەرەسەندنی شێوازی ژیان و سەلیقە و بەهاکەسیەکانی بەکارهێنەران ڕادەکێشن. لە شاری لاس ڤێگەسی ئەمریکا پێشانگەیەک ئەو ئامێرانە بەڕێوە چوو. دەنگی ئەمریکا لەوێ بوو. ساردکەرەوەیەک بە دەرگای LCD کە ڕنگ دەگۆڕێت بۆ ئەوەی لەگەڵ باری دەرونیدا بگونجێت. ڕۆبۆتێک بۆ گسکدان کە فەرمانی دەنگی جێبەجێ دەکات لە پێشەنگای CES 2023دا بۆ ئامێرە ئەلکترۆنەکانی بەکاربەر لە لاس ڤێگەس لەم هەفتەیەدا. ئەمانە لە نێو هەزاران ئامێری تەکنەلۆژیای ئازبەرزدا کە ڕەنگە تەنانەت نەتزانی بێت پێویستت پێیانە نمایشکران. کرۆکی کارەکانی CES هەمووی سەبارەتە بە بەرهەمەکانی. بۆ پێی ئامێرە پێکەوە بەستراوەکان تا ڕادەیەک لە هەموو بەشێکی ژیاندا ڕۆڵیان هەیە. ئێستا پەیوەندی بە ئینتەرنێتەوەیە لە کاتێکدا لە ماڵەوەیت لە کاریان لە کاتی یاریکردنە کارێکی سروشتیە. پەتای کۆڤید-19 تەنها ئەو ڕەوتەی خێراتر کرد. کۆمپانیای تەکنەلۆژیا وەڵامیاندایەوە هەر ئامێرێک دەتوانێت زیرەک بێت، واتە پەیوەندی بە ئینتەرنێتەوە هەبێت یان دەتوانن دوو ئەرک ئەنجام بدەن. هاوکات لەگەڵ ئەوەی پێی دەوترێت یەکەم تەلەڤیزیۆنی بێواری OLED لە جیهاندا، هەروەها کۆمپانیای ئەلکترۆنی LG کە بنکەکەی لە کۆریایە مێزێکی نمایش کرد کە دوو هێندە وەک پاککەرەوەی هەوا کار دەکات. ئێمە زیاتر سەنجیمان خستۆتە سەر ژیانی تەندروستتر و هەبوونی هاوسەنجی باشتری ژیانی کار و زۆرێک لە بەرهەم و تەکنۆلۆژیاکانمان یارمەتیدەرن بۆ پتەوکردنی ئەوە. لە سامسۆنگ خاوەن سەگەکانی کە دوای پەتاکە دەگەڕێنەوە بۆ نووسینگەکانیان دەتوانن تەلەڤیزیۆنی زیرەکی تایبەت بە خۆیان بەکاربهێنن بۆ یارمەتیدانی ئاژەڵە ماڵیەکان بۆ ئەوەی خۆیان لەگەڵ دووری خاوەنەکانیاندا بگونجێنن. بە بەکارهێنانی مایکرۆفۆنی ئامێری سامسۆنگی نیۆ QLED هەشکەی خزمەتگوزاریەکە دەتوانێت ئاگادارم بکاتەوە لە وەڕین نمایش و ڤیدیۆ یان میوزیکدا بنێ بۆ ئەوەی سەرقاڵی بکە، بێگومان ئەو حەزی لە نمایشە سروشتیەکانە. ڕەنگە ئەمانە وەک بەرهەمێک بۆ کەسانی تایبەت دەرکەون، بەڵام هەندێکیان ئاراستەی بەکارهێنەرانیش دەکەن کە هەندێک جار فەرامۆش دەکرێن، وەک خاوەن پێداویستە تایبەتەکان. تایبەتبەندی فەرمانی دەنگی گسکی ڕۆبۆتی LG تەنها ئاسانکاری بۆ بەکارهێنەر نییە، بەڵکو پێویستیەکە بۆ بەکارهێنەرانی نابینا و کەمبینا. لە سامسۆنگ ڕێکخستنی سکرینی تەلەڤیزیۆن بە ناوی ریلۆمینۆ مۆد هاوسەنگی ئاسبەرزی ڕێکخستنی ڕەنگەکان بۆ ئەو تەماشاکەرانەی چاویان کەزە دەڕەخسێنێت. هەندێک تەکنەلۆژیای نوێ بە شێوەیەکی ناڕاستەوخۆ سوودی بۆ کەم ئەندامان دەبێت. کۆمپانیای هۆڵۆن کە بنکەکەی لە ئەڵمانیایە ئۆتۆمبیلی هۆڵۆن مۆڤەری پێشکەش کرد کە پاسێکی سەربەخۆیە و مەبەست لێی تەواوکەری سیستەمی گواستنەوەی گشتی بووە لە هەردوو ناوچەی شار و گوندنشینەکاندا مەودای 280 کیلۆمەتری هەیە.
ئەگەر بیر لەو کەسانە بکەیتەوە کە توانای سواربوونی پاسکیلیشیان نییە پاشان جۆڵێنەری سربەخۆ دێتە ناو گەمەکەەوە و ئەمەش بژاردەیەکە بۆ سیستەمەکانی دیکەی گواستنەوە. تەنها نمونەیەکی دیکە کە چۆن تەکنەلۆژیای ئاراستەکراوە بۆ جۆرێکی دیاریکراوی بەکاربەر دەتوانێت لە کۆتاییدا جیهان زیاتر بۆ هەمووان دەستیان پێدا ڕابگات. بۆ تینە ترین وریە کاڵێ دەنگی ئەمریکا. واشنگتن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆراندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. ژمارەیەک لە گەنجانی هەڵەبجە دوای بێئومیدبوونیان لە هەلی دامەزراندن لەلایەن حکوومەتەوە لە ڕێگەی حەز و خۆلیاکانی خۆیان بۆ ئەو پیشانە کە خۆلیان هەیە بۆی بە پشتبەستن بە بەڕێوبەرێتەکانی ڕاهێنان و پیشە و ئەو خوڵانەی کە لەلایەن ڕێکخراوە بیانیەکانەوە دەکرێنەوە فێری پیشەی نوێ بوونە و ئێستا لە بازاری هەڵەبجە خاوەن دوکان و کاری خۆیانن. لەو ڕێگەوەش پێداویستی ژیانی ڕۆژانەیان بەدەستدێنن. ئاڤان دەرچووی زانکۆیە و هەلی دامەزاندنی لە کەرتی حکومیدا بۆ نەڕەخساوە. لە ڕێگەی بەشداریکردن لە چەند خولێکەوە فێری پیشەی درومانی بووە. ئێستا بووەتە خاوەن پیشەی خۆی. زۆر حەزم لە ئیشەکە هەیە و زۆریش دڵخۆشم، زۆر پێی ئاسوودەم. یعنی بگرە ماڵەوەش زۆر هاوکاریم ئەکەن، یارمەتیم ئێن بۆ ئەوی نەک وەک ئێستا ئەمەوێ ئیشەکەم گەورەترکەم، فراوانتریکەم، هەم شوێنەکە گەورەکەم، هەم چەند مەکینەیەک تر بکڕم، چەند کەسێکی تر بخەمە سەر ئیش. ماڵەوەش زۆر پشتیوانیم ئەکەن، هاوکاریم ئەکەن. بەشێک لە گەنجان لە ڕێگەی بەڕێوبەرایەتی کار و ڕاهێنانی پیشەیی هەڵەبجەوە توانی ویانە فێری پیشەی نوێ ببن. ئێستاش لە ناو بازاری هەڵەبجەدا ئەزمموی پیشە نوێیەکانیان بکەن. خولەکانی ئێمە بەشێکی تیۆریە، بەشەکانی تریشی چەند وەرشەیەکمان هەیە وەکو کۆمپیوتەر، وەرشەی کارەبا، وەرشەی درومان. لە خولە تیۆریەکانیشا ئێمە هەوڵەین کە بەشەکانی کاب و ژیانی کارەکانت بناسە و هەروەها چۆن دەست بە پرۆژەکەت بکەی بۆی ئەو کەسەکە لە ئێمە فێری پرۆژەیەکە بێ لە هەمان کاتا بشتوانێ خۆی بخاتە سەرکار و ئەو پیشەی فێری بۆ بەکاری بکات. بەڕێوبەراتی کۆچ و کۆچبەران و وەڵامدانەوەی قەیرانەکان لە ڕێگەی ڕێکخراوە بیانیەکانەوە دەیانەوێت گەنجان فێری پیشەی نوێ ببن و بڕوانامەشیان پێ بدرێت. لە ساڵونیوی ڕابردووە نزیکەی 350 کەس گەنجی بێکار یا ئەوانی پرۆژیان هەیە و کە بیانێ فراوانی کرد دەعم کراون ئەم گەنجانە. ئێمە لەگەڵ ڕێکخراوانێ و دەوڵەتەکان جەختمان کردوێتەوە پشت بەو بڕوانامانە بەستێت کە لەم سنتەرا دەدێ بە گەنجان. ئەو گەنجانەی کە فێری پیشەی نوێ بوون گەژمینن بە دۆخەکە، دەڵێن ئێستا کڕیاری تایبەت بە خۆیان هەیە و بازاڕیشان هەیە. زۆر ئاسوودەم، یعنی من ئەم ئیشەکە هەڵم بژاردووە بە حەزی خۆم بووە. ڕاستیەکەی من بۆ زانکۆ ئەو بەشەی کە هەڵم بژار بە حەزی خۆم نەبوو، چونکە زۆر حەزم پێی نەبوو، بەڵام لە ئێستا ئیشەکەم ئاواتێکی خۆم بوو، زۆر حەزم پێ هەیە، زۆر ئاسوودەم پێ. جیالەوەی پرۆسەی دامەزاندن لە ساڵی 2023ەوە لە هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی گشتی ڕاگیراوە، کارگە و کۆمپانیای گەورە لە پارێزگای هەڵەبجەدا نین تا گەنجان بتوانن لە ڕێگەیانەوە کارێک بکەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. یەکەمین ڕاکێتا کوژەعەردی بریتانیا بەر بە ئاسمانیەوە وەرە هەنارتن دووشەموێ بە سەرکەتی هات بەردان و بریتانیا کەتناف کۆمەڵا وان وڵاتین کو گەشتیان بشینە ڤاڵاهیا ئاسمانی. We have experienced it nominally and we are gathering more information. Boeing 747 کو راکێتا 21 متری هەڵگرت بوو دەمژمێر دەهی شەوێ بە دەمێ لەندەنێ ژێ کەشتەیە فەزایی لە کۆرنواڵ لە باشووری ڕۆژئاوای ئینگلستانی ڕابوو.
دوفرا روكيت بالافري فقط يا ولدمجمير 11 و 15 دقيقة ديسان بدمي لندني لبلندا هي 5000 متران لسر اقيانوس اطلنطيكا باشوري ايرلنداي بقركد اگر اف ارك سركتيبة بريطانيا دي ببا يكجنه وان ولاتن كو دكارن جميعن عسماني بهنيرن فالاهيا عسماني بفي چندین امتین داویا برنامه ایرو یا کرد کنکشن هتا صبحی دیگه اینه هر شاد و بختور بنو خدا حافظ